لە یادی 36 ساڵەی تاوانی ئەنفالدا کە سوکاری ئەنفالکراوەکان سەردانی گورتوخانەی تۆپزاوە دەکەن ئەو گورتوخانەی ئەنفالکراوەکانی تێدا زیندانی کرا. بەشێک لەوانەی سەردانی گورتوخانەکەیان کرد پێشتر لێرە زیندانی کراون و یادەوەریە تاڵەکانیان لێرە بیرکەوتەوە. والله ڕۆژ حەش و نوێش شوێنی ئەلی شوێنە ئاوایە ئەو خاکانە هاوە بەرەوە قاوش گەورە گەورە ژنمراکانیان کردیەوە سێ ڕۆژ ئەممانە ئەو قاوشاوە بێ ئاو نان و هیچ جۆرێ بەس دەمۆکلیل زەلامەکان لێراوین تر بانمانیان کرد والله خزمی خۆمان هەم خزممە هەم خەڵک ئاوایەکە وەی خۆیمان چەند ساڵ دەستیان کردە گیرفانیا فۆتێژنەکەی لە گیرفانیاوی دەریان کرد دوای دەست خۆیان تون پێی بێچە بەستیان پێی دوای سێ ڕۆژ بردمانیان بۆ دبس دوو ماوەنیم لە دبس مامە کوڕەکەم لەورە هەلە دەستدا لێمیان سەن والله نەخۆشی و باوەشم وەناوەی دکتۆرەوەینەوە لێمیان سەن نازانم ئەو سەنەسەنیان لێم لێمیان سەن ئەتر نەمردێت زنە چاکیە هەم مردوێتە. گورتوخانەی تۆپزاوا دەکەوێتە ڕۆژاوای شاری کەرکووک و یەکێکە لە گورتوخانەکانی سەردەمی بەعس کە ئەنفالکراوەکانی تێدا زیندانی کراوە. هەندێک لە ڕووفاتی ئەنفالکراوەکانیش دوای ڕووخانی بەعس لە نزیک گورتوخانەکە وەکو سیمبولێک نێژراون. ئەم کوڕەمەوە ئێستا هاالێمە کوڕەکەم ئەمری 2 ساڵ ئەوی هەرگیریا هەروتی باوکمدایە باوکمدایە باوکمتم باوک نییە باوک لەکوێ بێرم ئەوان و عربوتی شن و باوک وتم ئابوو وتی ئابوو وتم بەڕێوەڵا ئابوو بۆ ئاو بگری وتی ئەبوو چیدایە گیان ئەبوو ماک و عەبەدی تر باوک ناوێنێ باوک وە چاو ناوێنێ باوک چی وەڵا بردم لە پەنجەرەکە و ئاهانیشان باوکمدا باوکی ئەو سا 30,000 دیناری فڕێدا بۆ وتم من نەمگەرەکەوتی وتم بۆ خۆت تخواقەی ناکە من نەوتی نەوەڵا بیکە دەم ئارام و بە ئارام ئامانە تو کوڕەکە ئەمری 2 ساڵی. ئەو ئەنفالکراوانەی کە لە گورتوخانەی تۆپزاوا لە سەردەمی ئەنفال زیندانی کراون و ئێستا سەردانی گورتوخانەکە دەکەن یادەوەریە تاڵەکانی ڕۆژانی ئەنفالیان بیر دەکەوێتەوە و خۆیان پێناگیرێت و دەست بە گریان دەکەن. ئێمە لێرانە ئەختیار جیاکرایەوە ئافرەتی گەنجی جیاکرایەوە پیرێژین ومانەی جیاکرایەوە ئافرەتە گەنجەکان بە بارکران و بران بۆ شوێنێکی نادیار ئەختیارەکان و ئەمانش کە پەکەوتەکان کردیانە ناو سیارەوە هێنایان لە چەمچەماڵ بەرەڵاکران بەس ئەمانەی تریش لێرە کۆمەڵێکیان لێرانە مردن لێرانە گۆڕی بە کۆمەڵ هەیە تا ئیستا هەڵ نەدراوەتەوە شوێنەکەشی نازانێت عەلم شوێنەکەشی ناناسراونیە. جگە لە گورتوخانەی نوگرە سەلمانی ڕۆژاوای کەرکووک چەندین گورتوخانەی تر لە ناوچە جاجیەکانی کەرکووک و هەرێمی کوردستان هەن کە ئەنفالکراوەکانیان بۆ ماوەیەکی کاتی تێدا زیندانی کراوە و دواتر ڕەوانەی خواروی عێراق کراون و لەوێ کۆمەڵکوش کراون. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.